بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على إمام المتقين محمد وعلى آله وأصحابه ومن صار على نهجه ودربه إلى يوم الدين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفقهنا في أمور ديننا واجعلنا من المتقين والمخلصين. السلام عليكم ورحمة الله وبركاته. برایان و خوشکانی بەڕێزم، پێم خۆش بوو پێش ئەوەی کەوا دەست پێ بکەین بە شەرحی مەتنی ثەلاثەة الأصول هەنێک باسی گرنگی عەقیدە و هەروەها پێگەی عەقیدە بکەین لە ژیانی ئینسانی موسڵمانە بۆ ئەوەی بزانین کە گەورەی ئەم عیلمە چەندە، هەتا وەکو زیاتر هەوڵی بۆ بدەین و خۆمانی لێ فێر بکەین. بەڕاستی خوشک و برایانی بەڕێزم، بە تایبەت لەم ئان و ساتەدا، لەم سەردەمەدا، لەبەر بڵاوبوونەوەی جۆرەها فکرەی غەیری ئیسلام و غەیری دین و دژایەتی کردنی میروباوەری ڕاستەقینە، ئەبینین کەوا هەموو جیهان بە یەک پارچە دژی ئەم عەقیدە و میروباوەڕە وەستاوەتەوە. لە هەمان کاتە جۆرەها فیرقە و جۆرەها گروپی گومڕا بە ناوی دینی ئیسلامەوە دروست بوون کە هەموویان ئەیانەوێ ژێرە شێوێنی بکەن لەسەر ئەم عەقیدە و تەوحیدە و یەخواپەرستیەکەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی نادراوە بۆ ئومەتەکەی. جا بۆیە بەڕاستی ئەبێ بزانین لە زۆری ئەم هەموو دوژمنەدا لەم کات و ساتەدا زیاتر ئێمە پێویستمان بەوەیەکەوە فێری عەقیدە ببین، زیاتر پێویستمان بەوەیە فێری ئەم زانستە ببین هەتا وەکو هەم لە دنیادا هەم لە قیامەتە نەجاتمان بێت و سەرفراز بین. چونکە بەڕاستی قبولبوونی کردەوەکانت و هەروەها هەر تاعەت و عیبادەتێکەوە تۆ دەیکەی بەدەستهێنانی بەهەشتت لە هەر کارێکەوە تۆ بیرت بۆ دەچێت لە چاکەیە هەمووی قبولبوونەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەساسەکە کە تەوحید و عەقیدەکەیە. ئەگەر هاتو تۆ عەقیدەکەت پاک نەبوو، پەنا بەخوا شیرکی تێکەوت بوو. ئەگەر هاتو تۆ لەسەر عەقیدە و بیر و باوەڕێکی سەحیح و ڕاست و دروست نەبووی، پەنا بەخوا نوێژ و ڕۆژ و عیبادەت و هەر کارێکی چاکێکەوە تۆ دەیکەی هەمووی هەڵەوەشێتەوە لە قیامەتە بەسەر تا ئەدرێتەوە. جا بۆیە بەڕاستی زۆر کەس وا ئەزانێ کاری چاکە ئەکا و عیبادە دەکا، بەڵام شیرکی لەگەڵا ئەنجام مەدا. بۆیە وا ئەزانێکەوە یحسەبون ئەنەهم یحسینون صنعا، وا ئەزانێکەوە بەڕاستی قەڵایەکی زۆر تۆکمەی لە عیبادەت بنیادناوە، بەڵام نازانێ فجعلناه هەباء منثورا، هەمووی بووەتە هوشکە و بەبات چووە و هیچی نەماوە. جا بۆیە بەڕاستی ئەگەر هاتوو لە عەقیدە خۆ شارەزاکر عەقیدە بریتیە لە چی؟ لە کوفر و ئیمان. بە تایبەت تۆ دەبێ بزانی کەوە ڕێگەی کوفر و ئیمان چییە، کامە ڕێگە ئیمانە و کامە کوفرە، هەتا وەکو لەسەر ئیمانەکە بڕۆیت و خۆت بپارێزی لە ڕێگای کوفر و شرک و ضەلالەت. جا بۆیە بەڕاستی لەسەر ئێمە پێویستە زۆر هەوڵ و کۆشش بکەین بۆ فێربوونی ئەم تەوحید و عەقیدەیە، هەتا وەکو عەمەلەکانمان بەبا نەچێت و بەزایە نەچێت. جا بۆیە برایان و خوشکانی بەڕێزم هیممەت بکەن، وەرن هەوڵ بدەن بۆ ئەوەی فێری ئەم تەوحید و یەخواپەرستیە ببن. بە پشتیوانی خوای پەروەردگار ئێمە لەم بەرنامەیەدا بە مەنهەج لە کتابەکانی عەقیدە لەسەریان ئەڕۆین و شەرحیانەکەین و ڕوونیانەکەینەوە بە پێی توانە، هەتا وەکو برایان و خوشکانی بەڕێزم بێن و هەوڵ بدەن و هیممەت بکەن فێری ئەم تەوحید و یەخواپەرستیە ببن. چونکە بەڕاستی ئەبینین لەم سەردەمەدا لەگەڵ زۆری فیرقە گومڕاکانە ئەوەی کەوا ئەهلی تەوحید و یەخواپەرستیشە، ئەبینین خۆی فێری عەقیدەکە کردووە، تەنها لەوانەیە لە جانیبێکی کەمی عەقیدەکە بزانێت و لە ڕوویەکەوە یاخودوا ئەزانێ عەقیدە هەمووی لەسەر یەک بابەت و یەک مەسئلە کۆبۆتەوە کە بەداخەوە بەپێی هەوا و ئارەزووی خۆی ئیشی پێ ئەکات و هەڵی ئەسوڕێنێ. ئەمە بەڕاستی یەکێکە لەم کارە ساتە گەورانەکەوا لە ناو خوشکان و برایانی موسڵمانە سەری هەڵداوە، بە تایبەت لە تۆڕەکانی ئینتەرنێتە. جا بۆیە برایان و خوشکانی بەڕێزم، وەرن هیممەت بکەن خۆتان فێری ئەم عیلمی تەوحیدە بکەن، هەتا وەکو کاتێک کە قسە ئەکەن قسەکانتان جێ بگرێت، هەتا وەکو بەپێی هەوا و ئارەزووی خۆتان قسە نەکەن، هەتا وەکو بە جۆرێ قسە بکەن کەوا چۆن شەرعی خوای پەروەردگار ئێوێ بەم جۆرە قسە بکەن.
نەوەکو پەنا بەخوا ئەوەی کە هەستان لێی نەبوو بەسەر کوفرا بیشکێنەوە ئەوەی کەوا هەستان لێی بوو بەسەر ئیمانە بیشکێنەوە چونکە بەڕاستی ئەم زۆرە حاڵەتانە زۆر ئەبینین زۆر جار وایە بە گومان ئەبینین خەڵک کافر ئەکرێ زۆر جار وایە ئەبینین کابرا هیچ مەجالێکی تیانەماوە کە کافر بێ کافر ناکرێ جاوەیە بەڕاستی ئەم جێرە شێوێنی کەوا دروست بووە ئەم غەوغایی کەوا دروست بووە هەمووی بەهۆی بێعیلمیەوەیە بەهۆی نەزانیە بەرامبەر بە عەقیدە جابۆیە وەرن هەوڵ بدەن واز لەم مناقەشات و جیدالانە بێنن بەڕاستی ئەمانە سوودی نییە ئەمانە ئەم جێگایە ناگرێ کەوا خوای پەروەردگار و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێنموویمانی کردووە جابۆیە وەرن خۆتان شارەزای ئەم عەقیدەیە بکەن واز بێنن لەم جیدال و لەم مناقەشە و لەم کۆمەڵە بابەتکردنەوانە کەوا بەشێکی لەسەر گوماندا مەزراوە بەشێکی یەقینە بەڵام ئەوەی کە بە یەقینیاتیش قسەکە بینین کەوا بەڕاستی عیلمی پێ نییە دوو قسەی لەگەڵ بکەی تۆزێ لەگەڵی بڕۆی بەلایەنی عیلمی و منهەجی لەگەڵی بڕۆی ئەم قسەی کە خۆی کردوێتی لەوانەیە پەشیمان بێتەوە بۆیە ئەم ڕاگۆڕینە زوو دروست ئەبێ ئەم پەتپەتێنە دروست ئەبێ لە ناو ئەهلی تەوحیدا هەڕۆژە و لە ناو بازنەیەکە بۆیە یاخود کەسانێک ئەبینی کەوا هەریەکە و خۆی بە کەسێک و شخصێک و زانایەکەوە بەستۆتەوە ئەبینێ لەگەڵ ئەوە ئەڕوا هەر چۆنێ بێ هەڵە بێیان ڕاست بێت یاخود خۆی بە کتابێکەوە بەستۆتەوە بۆیە بەڕاستی ئەمانە هەمووی کارەساتی لە دواوە دێ و سەیرەکە ئەم کەسە بەرەو پێش ناچێ فێری تەوحید و عەقیدە نابێ فێری هیچ شتێ نابی تەنها ئەزانێ قسە بکات و نەقڵ بکات و مناقەشە بکە ئەمانە بەڕاستی شتانێکی بێسوودە وەرە تۆ بە منهەج فێری عەقیدەکە ببە ئەو کاتە کەسەکانت بۆ ئەناسرێ تۆ کاتێک کە تەوحیدەکەت ناسی ئەزانی چێ لەسەر ئەم تەوحیدە ئەڕوات و ئایا ئەم کەسە جێگەی متمانەیە یاخود نا و ئەزانی ئەم کتابە جێگەی متمانەیە یاخود نا بەڵام چ کاتێکەوە تۆ فێری عیلمەکە بووی بەڵام بەداخەوە هێشتا فێری عیلمەکە نەبووە هاتووە کەسەکانت بۆ لێکجیاکاتەوە کتابەکانت بۆ دەستنیشانەکە جا بۆیە بەڕاستی ئەمانە کارەساتە بۆیە ئەبینی ئەم هەموو تەفرەقەیە کەوتوتە ناو مسلمانانەوە هەمووی بە پێی هەوا و ئارەزوو زۆرێکی حکم ئەدا زۆرێکی دوو بەڵگەی شەرعی نازانێ قسەکە پەنا بەخوا ئەمە وەڵاهی مەبەسمان شکانەوەی برایانی مسلمان و خوشکانی بەڕێز نییە بەڵکو مەبەسمانەوەی کە چاوێک بە خۆمانە بخشێنینەوە بگەڕینەوە سەر عیلم و بە پێی زانست و عەقیدە بە پێی عیلمەوە قسە بکەینەوەکو بە پێی هەوا و ئارەزوو چەند وشەیەکی کوردی کە بینیومانە و خوێندومانەوە یاخود بیستومانە بەم جۆرە حکم نادرێ حکمدان وا ئاسان نییە کەوا تۆ چۆن بە پێی ئیلزاماتی عەقڵی چۆن لەگەڵ عەقڵ تا گونجا بە پێی عەقڵ تۆ زاران و دابەشێکی بۆ بکەیت و یەکسانی بۆ بکەیت چی دەربچێ ئەوە دابنی بەڵکو ئەمانە بەتایبەت لە بابەتی کوفر و ئیمانە شتێکە لەسەر یەقینیاتدا ئەمەزرێ واتە ئەبێت تۆ لەسەر یەقین بڕیار بدەیت جا ئەمەش هەمووی بە پێی بەڵگەی شەرعی ئەبێ ساغی بکەیتەوە جا بۆیە بەڕاستی خوشکانی بەڕێزم برایانی مسلمانم وەرن واز بهێنن لە جیدال و مناقەشەکردنی واز بهێنن لە تەفرەقەنانەوە لە بینی یەکتریە لە بروژاندنی کۆمەڵێ بابەت کەوا بەڕاستی تەنها مناقەشە و تەفرەقە دروست ئەکا وەرن جارێ خۆتان فێری عیلمەکە بکەن وەرن بە منهەجی عیلمیەکەیە بڕۆن هەتاوەکو هەم کەسەکانتان بۆ دەرکەوێ هەم ڕێگا ڕاستەکەتان بۆ دەرکەوێ هەم ئەو کتابانەی کەوا بەڕاستی لەسەر منهەجێکی پاک ئەڕۆن بۆتان دەرکەوێ هەتاوەکو ئێوە پەیڕەوی بکەن ئەمە گرنگی عەقیدەیە بۆیە ئێمەش پشتیوان بەخوای پەروەردگار ئەم بەرنامەیەماندانەوە بۆ خزمەتی برا خوشکانی موحید و مسلمانم هەتاوەکو شارەزای ئەم بیر و باوەڕە بن واز بهێنن لە قیل و قال و چێشمە چێشم و دەمەقاڵێ جابۆیە بەڕێزان و خۆشەویستان بەڕاستی عەقیدە گرنگێکی یەکجار زۆری هەیە وەکو وتم پەیوەندی بە قەبر و قیامەتی تۆوە هەیە پەیوەندی بە قبولبوونی دوعا و عیبادەت و هەر کردارێکی خۆتەوە هەیە چونکە بەڕاستی ئەم تەوحیدە ئەوەیە کەوا پێغەمبەرانی بۆ نێردراوە پاشان بۆ شەرائعی تر نێردراوە بەڵام دعوەی ئەساسی ولقد بعثنا في كل أمة رسولا أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت هەرس پێغەمبەرێکەوە خوای پەروەردگار بۆ گەل و قەومەکەی ناردوویەتی بۆ دوو مەبەستی سەرەکی ناردوویەتی ئەویشکەوە یەکەم خواپەرستیە و بە تاک و تەنها ئەڵڵا بپەرستن و تەوحید جێبەجێ بکەن و دووەمیش لە تاغوت و لە تاغوت پەرستان دوورکەونەوە هەم لە تاغوتەکان دوورکەونەوە هەم لە تاغوت پەرستان دوورکەونەوە
هەم لە منهەجیان دوورکەونەوە چونکە بەڕاستی ئەمە کارە ساتە دەبینین خەڵکێک ئەمڕۆ بە ناوی دینەوە کەوتۆتە ناویەوە لە زیاتی ئەوەی یان هاتووە هەم عیبادەتی خوای پەروەردگار دەکا هەم هی تاغوت دەکا یان هاتووە تەنها هی تاغوت دەکا و هی خوای پەروەردگار ناکا وە کەمێکی کە من بەڕاستیکەوە بە تاک و تەنها عیبادەتی خوای پەروەردگارەکەن و شەریکی بۆ بڕیار نادەن جا بۆیە خوشکان و برایانی بەڕێزم هەوڵ بدەن هەر کەسێکەوە گوێی لە دەنگمانە وەرن خۆتان فێر شارەزای ئەم عەقیدەیە بکەن هەتاوەکو زەرەر نەکەن هەتاوەکو سەرشۆڕی بەردەم بارەگای خوای پەروەردگار نەبن هەتاوەکو کردارەکانتان بەتاڵ نەبێتەوە چونکە بەڕاستی خوای پەروەردگارە فەرمێ لەئین ئەشڕەکتە لەیەحبەطن عەمەلوک ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەگەر تۆ شەریک و بڕیار شەریک بۆ من بڕیار بدەی و شرک ئەنجام بدەی هەموو کردەوەکانت بەتاڵە بێتەوە پەنا بەخوا جا بۆیە ئەبێ ئەوە بزانین ئێمە بین شارەزای عەقیدە ببین بە تایبەت کوفر و ئیمان هەتاوەکو نەکەوینە ناو کوفرەوە خۆمان بپارێزین تاوەکو سەرفرازی دنیا و قیامەت بین و ئەم کردارانی کە ئەشیکەین لە دنیادا بۆمان قبول بێت پشتیوان بەخوای پەروەردگار دەست پێ ئەکەین بە شەرحکردنی مەتنەکانی عەقیدە و بەو مەنهەجێکەوە دامان ڕشتووە بڵاومان کردوێتەوە لەسەری ئەڕۆین و یەکەم کتاب کە دامانناوە ئینشاءالله دەست دەکەین بە شەرحی مەتنی ثەلاثەة الوصول هی شەیخی ئیسلام محەممەدی کوڕی عەبدولوەهاب رەحیمەه الله ئینشاءالله ئەمە وەکو پێشەچیە بۆ حەزم کرد باسی بکەم پێتان ڕابگەێنم پشتیوان بەخوای پەروەردگار لەوانەی داهاتووە دەست ئەکەین بە شەرحکردن و لێکدانەوەی وصلى الله على محمد وعلى آله وأصحابه ومن صار على نهجه ودربه إلى يوم الدين